Saçın ucun hörmezler, gülü sulu dermezler, sar gelin. Saçın ucun hörmezler, gülü sulu dermezler, sar gelin. Seni meleğe vermezler, aynen ölsün, sar gelin. Aman neylim aman, aman neylim aman, aman sar gelin. Seni meleğe vermezler, aynen sar gelin. Aman neylim aman, aman neylim aman, aman sar gelin. Bu derenin uzunu çaman kaytar kuzunu. Ne ola bir güye göreydim nazlı yarıma. Üzüleydim aman, aman neydim aman, aman sar gelin. Neydim aman, ya neydim aman, aman sar gelin, sar gelin. نزاکت خانم موسیقای ئازەری ئاوازی ئازەری بۆ من وەکو کریستاڵێک ئەمێنێ زۆر خاوێنە زۆر ئەلیگەنتە ئەمە لە سروشتی ئازەربایجانیەت لە مێژووی ئازەربایجانیەت چۆن پێناسەی ئەم بابەتە ئەەکەی بۆ منێک کە مۆسیقای ئازاری نازانم ئازەربایجان کلاسیک مۆغاممزن مامۆستا مەزنەکانمان بنەماکانی میوزیکی کلاسیکی ئازەربایجانیان داڕشتۆ ڕێنماییکار و نوێنەری کەلەپوری شارستانیەتی ئێمەن وەک دەزانن شارستانیەتی ئێمە ڕەگی داکوتاوە و مێژوێکی قوڵی هەیە میوزیکی کلاسیکی ئازەربایجان هەر لە سەرەتاوە تا کۆمڕۆژ دەخوێنرێت مامۆستای مەزن و بەستەکاری ناودارمان عوزەیر حاجیبێەوە توانی میوزیکی کلاسیکی ئازەربایجان بە سیستەماتیک بکات عوزەیر حاجیبێەوە ئۆپێرای لەیل و مەجنونی نووسیوە و بەستەی بۆ کردم بنەمای سیستەمی میوزیکی کلاسیکی ئازەربایجان کە لەلایەن حاجیبێەوە داڕێژا بۆچە میراتێک و بۆ ئێمە گوازراوەتەوە ئێمەش بۆ میوزیکژەن و بەستەکارە لاوەکانی نەوەی نوێ و ئەوانەی دوای خۆمان بە هەمان سیستەم و هەمان بنەما دەیگوازینەوە هەر لەسەر بنەمای پرسیاری بەڕێزشتان کە پرسیاری سەرچاوی دەنگی منتان کردبوو با بۆت باس بکەم من لەدایکبووی قەرەباخم لە قەرەباخ هونەرمەندی زۆر نایاب هەڵکەوتون زۆر خۆشحاڵم کە سەرچاوی دەنگی من لەم خاکەوە هەڵقوڵاوە
زۆر و هونێرمەندی دیکەشمان هەن لە دەرزەمانەوە تا ڕۆژگاری ئەمڕۆژمان لەم خاکەدا ڕۆڵی زۆر گرنگیان هەبووە لە ناساندنی میوزیکی ڕەسەن و کلاسیکی ئازەربایجان. هەر بە خۆشحاڵیەوە و شانازی ئەومان پێدراوە ئەم هونەر و میوزیکە ڕەسەنە بگەنینە هەموو لایەک. من هاتمە ئازەربایجان چوومە کۆنسەرواتواری مۆسیقا ئەوەی کە سەرسامی کردم هونەرمەندێک گۆرانی بێژێک 5 ساڵ 6 ساڵ دەورەیەک ئەبینێت مەقاماتەکان ئەخوێنان تاکو ببێتە هونەرمەندێکی پرۆفێشناڵ ئەمە زۆر سەرسامی کردم بەڕاستی و تربیەتی هونەرمەندەکان وەکو تربیەتێکی جدی بوو ئەمە لە چیەویێت؟ با بۆت ڕوون بکەمەوە میوزیک لە ئازەربایجان لە سەردەمێکی زۆر کۆنەوە لە مەقام و بەستەی عشق و هۆنراوەکانی دیکەوە نەوە دوایەوە لە مامۆستاوە بۆ خوێندکار تا دەگاتە ئەزمونێکی کەڵەکە بووی یەک بە دوای یەک گەیەندراوەتە ئەم ڕۆژگارە. دواتر لە سەدەی 20دا بۆ یەکەم جار
مامۆستای گەورەمان بەستەکاری پرۆفیشناڵمان عوزەیر حاجبەیەوە هەموو ئەم لقوپۆپانەی لە توێی سیستەمێکدا کۆ کردەوە و تێیدا کۆنسێرڤاتواری پێکێنا. هەر ئەم مامۆستایە چەندین مامۆستا و شارەزای زۆری پێگەیاند. نەوەی دوای ئەمانە قوتابخانەی میوزیکیان بۆ کرایەوە و ژێرخانێکی تۆکمەیان دامەزراند. بەم شێوەیە ئەزمونونەکان قۆناغ بە قۆناغ پۆل دوای پۆل ژمارەیەکی بەرچاو خوێندکاریان پێگەیاند. دەمەوێت جەخت لەوە بکەمەوە مەرجە هەر کەسێک بێوێت لەم بوارەدا کار بکات لەم قوتابخانەیە دەربچێت. ئەگەر قۆناغەکانی پەروەردە و فێربوونی قوتابخانەکان نەبڕێت لێەوە فێر نەبێت بە هیچ شێوەیەک نابێتە میوزیک ژنێکی پرۆفیشناڵ. بۆ ئەوەی ببێتە کەسێکی پرۆفیشناڵ دەبێت ئەم پەروەردەیە تێپەڕێنێت و فێر ببێت. لەم قوتابخانانەدا لەسەر میوزیکی جیهانی، نۆتەکان، مەقام، سەما و بەستە و هۆنراوەکان و میوزیکی عشق و سەرجەم بەشەکانی دیکەی هونەر فێر دەکرێن. ئەوەی مای خۆشحاڵیە نەوەی نوێی میوزیک ژەنەکانمان سەرباری ئەو زانستە ئەکادیمیەی وەری دەگرن لە هەوڵی ئەوەدان میوزیکی کلاسیک لەگەڵ میوزیکی ئەم سەردەمە ئاوێتە بکەن. لە دانسی ئازەربایجان کلاسیک هەیە، فۆلکلۆر هەیە، باشە؟ جستە، فەیس، دەست، باڵا، چۆن ئەمانە هەمووی مانای هەیە. ئەمەی باسی ئەمەم بۆ بکەیت. بەگشتی لە چوارچێوەی تایبەتمەندیەکانی ئازەربایجان ئەوانەی پەیوەندیدارن بە خودی خانمەکانەوە بەر لە هەموو شتێک دەبێت ئەم خانمە زۆر ناسک و خاوەن لە شولارێکی زۆر ڕێک و پێک بێت. واتە دەبێت هەموو تایبەتمەندیەکانی خانمێکی ئازەربایجانی بنوێنێت و ببێتە سیمبولێکی زیندوو. بۆ نمونە ئێمەی خانمان دەبێت زۆر شەرمن بین و ئاماژەی شەرمنی نمایش بکەین. بۆ نمونە ئێمە کۆڵوانەمان هەیە، ئەمە کۆڵوانی پێدەگوترێت. دەمەوێت نمایشی شەرمنی خۆم پیشانی ئێوە بدەم لەسەر تەختی شان و ئەم جوڵێ دەکەم دارارارام دارارارام. Yəni mən burada
ئەوە بەمانایەوە دێت کە چاوەکانم پیشانی تۆ داوە. هەروەها بەم جوڵانە خۆمەوە پیشانی تۆم داوە کە چەندە ناسک و خاوەن لە شولارێکی جوان و ڕێکوپێکم. ئەمە کە لە پورێکی دێرینی ئێمەیە کە بە چەند جوڵەیەکی تایبەت بە یاوەری میوزیکێکی تایبەتەوە جوان و ناسکی و گولبەری خانمی ئازەری نمایش دەکەین. لێرە هونەری ئوزون دەرەمان هەیە. ئوزون دەرە بەمانای ڕێگەی دوور و درێژ دێت. لە کۆنەوە بەدەم سەما و میوزیک ژەنینەوە بووکیان لە شوێنێ بۆ شوێنێکی دیکە دەبرد. بووکەخانیش بۆ ئەوەی سیمبولی جوانی و ناسکی خۆی پیشانی هەموو لایەک بدات چی دەکرد؟ نیگای چاوەکانی تەنیا ڕوو لە زەوی دەبوو. خۆی کەمێک لار دەکرد و دەستەکانی بەرز نەدەکردەوە. لای ئێمە خانم بە هیچ شێوەیەک دەستی بەرز ناکاتەوە. بەم شێوەیە سامان ناکات، تەنیا بەم شێوەیە، ئەها بەم شێوەیە ناسک و جوانی خۆی نمایش دەکات. دەست و پەنجەکانی چەند نەرم و نیانن. لە پاڵەم جوڵە سەماکاریەی بووک میوزیکی لیریک دەژەندرێت، زیاتر بەم شێوە بە پەنجەکانی چەقەنە دەکات، واتە بە ڕیتمێکی لەرزانە. ڕیتمی سەمای لەرزانە چۆنە بۆ نمونە دیوی پێشەوەی کراسەکە تا نزیک چۆکی کورد دەبێت بۆ مانای قاچی بەدەر دەکەوێت و ئەم جوڵەیە دەکات بزانە چۆن دەست پێ دەکات 1 2 3 4 1. ئەمە پێی دەگوترێت سەمای لەرزانە. ئەم جۆرە سەمایە چواتایەکی هەیە. پەیامێک بە کەسانی بەرامبەر دەگەێنێ بەوەی کە زۆر دڵخۆش و خۆشبەختە. ئیدی لەگەڵ ڕیتمی میوزیکەکانەوە من بە سەماکردن پەیامم بە تەماشاکار دەگەێنم. لە لایەکی دیکەوە سەمای توورە یان نەریتی هەیە کە ڕاوچی لە کاتی ڕاوکردنیدا بەکاری دەهێنێت. نێچیرەکەی دەکوژێت. سەمای تووڕە بریندارکارە هەر بەدەم ئازاری برینەکەیەوە بەردەبێتەوە و بە پەلەقاشە بەردەوام هەوڵ دەدات هێز بەخۆی بدات و دووبارە لەسەر پێکانی بوەستێت. ڕوو لە خۆر دەکات و هەناسەی قوڵ دەدات بە زەردەخەنەوە ڕوو لە ئاسمان دەکات و ژیانی بۆ دەگەڕێتەوە.
ماندوو نەبن برنجی کوردی بریانی قەرە خەرمان شلەی فاسولیە شلەی بامیە کوبا تەپسی کفتەی سابوونکەرانی سلێمانی لەگەڵ دۆڵمە واو دۆڵمەیە بۆم نزاکەت خان تاقیکە بەدڵتە خۆشە؟ نۆشی گیان دڵمە چێشتێکی زۆر دەوڵەمەندە لە مەتبەخی ئازەربایجان. بەڵێ بەڵێ بژی نۆشی گیان.